میوانەکەم بەڕێز ئەرکان حەمدانی شارێزای سیاسیە لە پارێزگای بابل لەگەڵمانە. بەڕێز ئەرکان زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئامادەیت. من باسم لە هەندێک لە کێشە و کەم و کورتیەکانتان کرد. چی دیکە هەیە لە پارێزگای بابل کە وڵاتیان بەدەستیەوە دەناڵێنن؟ سڵاو لە ئێوە و لە بینارە بەڕێزەکانتان و لە کەناڵە بەڕێزەکەتان. ئەوەی پەیوەندی بە بابەتی خزمەتگوزاریەوە هەیە ئەمە هی ئەمڕۆ نییە. ئەم بابەتە لە ساڵی 2023 تا ئێستا ئەو کێشەی خزمەتگوزاریمان هەیە لە شارەکەمان. ئەوانیش بابەتی پەیوەندیەکی گەورەی بەلایەنی سیاسیەوە هەیە. ئەو بەرەو پێشچوونە بەردەوام ئەو گرژیە بەردەوامانەی و ململانەی بەردەوامانەی لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەیە، وای کردووە کە لە پایتەختەوە ئەو گرژیانە ڕەنگ بداتەوە سەر پارێزگاکانی دیکە، بە تایبەت پارێزگای بابل، بە تایبەت کە ململانێکە کەوت گوازراوەتەوە بۆ ڕکابەراتیکردن لەسەر سامانی سیاسی. ئاماژ وای کردووە کە ناسەقامگیری هەبێت، کە پێشکەش نەکردنی خزمەتگوزاری نەبێت، کە پارێزگاکە پشتگوێ بخرێت. ئەم بابەتە تەنها لە سەنتەری پارێزگاکاندا نیە، باڵکو و پەلی هاوێشتووەتە ناوچەکانی دیکەش، قەزا و ناحیەکان و گوندەکان و لە سەرانسەری عێراق، بەڵام بە شێوەیەکی ڕێژەییە. ئێمە ئەگەر سەیری پارێزگای بەغداش بکەین، خۆ ئەویش خزمەتگوزاریەکانی لە ئاستی پێویستدانە ئەوەی کە پێشکەش دەکرێت، چ جای پارێزگایەکی وەک پارێزگای بابل، ئەوەی کە ڕوودەدار ئەو هەموو گژمات پارەی دیاری دەکرێت بۆ بودجەی پارێزگاکان، بە هیچ شێوەیەک لە خزمەتکردنی سەنتەری پارێزگاکان خەرج ناکرێت. بابل بووەتە قوربانی ململانێ سیاسیەکان؟ بە دڵنیاییەوە باڵێ تا ڕادەیەکی زۆریش. ئەمەش چۆن ڕوویداوە؟ یەکەم لە بەربڵاوی گەندەڵی ئیداری سیاسی دارایی، واتە ئەتوانم بڵێم گەندەڵی لە هەموو جمگەکاندا لە ڕێگەی پرۆژەی گەورە، پرۆژەی بچووک، لە ڕێگەی کۆمپانیەکانەوە کە زۆربەیان هیچ کارێکیان نییە یاخود هیچ سامانێکی تۆمارکراویان نییە، و هەروەها ئەمە لە ڕێگەی سەفەقاتی سیاسیەوە، ڕێککەوتنی سیاسیەوە هەم بەهەدەر دەدرێت. سامانێکی زۆر بۆ نمونە کۆمپانیایەک دێت پرۆژەیەک وەردەگرێت، دەچێت بە کۆمپانیایەکی دیکەی وەهمی دەداتەوە. ئیتر لەو بینە لەم نێوەندەدا ئەو هەموو دۆسیانە کەڵەکە دەبن و سامانەکە شون دەبێت، کەس نازانێت. بە پلەی یەکەم بەرپرسە لەو گەندەڵی کە باسیەکەیت، لەو بە هەدەردانی پارەی کە باسیەکەیت. لە سەرەتادا کاتێک ئێمە بەرپرسیارەتەکە دیاری دەکەین و کەم تەرخەمیەکە دیاری دەکەین، ڕێژەی هەرە زۆری بەرپرسیارەتەکە بەر ئەنجومەنی وەزیران دەکەوێت. دواتر ئەو دەسەڵاتانێکە شۆڕ دەکرێنەوە بۆ ئیدارە خۆجێیەکانی پارێزگاکان و دواتر بەسەر قەزا و ناحیەکان دەدا بەشەکرێت. بۆچی ئەنجومەنی وەزیران بودجە بۆ پارێزگاکە تەرخان ناکەن؟ یعنی من بەپێ بە دوواداچوونەکانی کە کردومە پارێزگای بابل بودجەی بۆ تەرخانەکرێت، بەڵام گەندەڵی لەناو ئیداری خۆجێی پارێزگاکە هەیە و پارەکە دیار نامێنێ. باڵێ ئەنجومەنی وەزیران هەندێک لە پارێزگاکانی دیاری کردووە بۆ بەڕێوەبردننی ئەو پارێزگایانە کە خۆیان دەستیان لە دۆسیەکانی گەندەڵیدا تێوەگلاوە، دەستیان تێدا هەیە. ئەنجومەنی وەزیران خۆی کێشەکە لێرەدایە. ئەنجومەنی وەزیران بە دوواداچوون بۆ ئەو کەسانە ناکەن کە ئیدارەی پارێزگاکانی پێڕادەسپێرین. ڕاستە کە دەزانین هەندێک کار دەکرێت، بەڵام بەر لە چەند ڕۆژێک
سەرۆک وەزیران باسی ئەوەی کرد کە گوژمەی زۆری بۆ پارێزگاکان تەرخان کردووە هەروەها باسی شەقام دروستکردن دەکات و باسی پرت و باسی نازانم چەندی خزمەتگوزاری دەکات بەڵام ئەو دەستەی کە ئەو سامانە یاخود ئەو ملیارەها دۆلارەی ڕادەست دەکرێت دەستێکی ئەمین نییە واتە دەتوانم بڵێم کە ئەنجومەنی وەزیران لەو بابەتەدا کەم تەرخەمە کە ڕاستە پارێت تەرخان دەکات بەڵام خۆشی دەزانێت بۆ گەندەڵی دەڕوات بەبێ ئەوەی کە خۆی بێ دوادا چوون بۆ ئەو بابەتە بکات کەم تەرخەمیەکە بۆیە بەرپرسیارەتەکە زیاتر دەکەوێتە ئەستۆی ئەنجومەنی وەزیران چونکە ئەوان هەموو شتێک دەزانن و دەزانن بۆ نمونە ئەو پرۆژانەی کە ئەنجام دەدرێن زۆربەی پرۆژەکان یان ئەوەتە کەڵەکە بووینە یان کۆمپانیەکانیان دیار نییە یانیش کۆمپانیای وەهمین ئەوەی ئێستا ڕوودەدات لە بابەتی هەڵبژاردندا ڕاستە جوڵەیەکەیە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری و شۆفڵەکانیان بردوتە سەر شەقامەکان و جادەکانیان هەڵکەندووە قەنتاردا ئەنێن و پرد و شتدا ئەنێن بەڵام هەمووی بانگەشەی هەڵبژاردنەوە هیچ ئومێدتان هەیە کە لە کابینەی داهاتووی حکوومەت خزمەتگوزاری بگاتە پارێزگاکەتان و گەندەڵی کە باسی دەکەن کەم ببێتەوە؟ هاوڵاتی بابلی و هاوڵاتی عێراقی بەگشتی گەیشتۆتە متمانەیەک کە ئەوان هیچ جیاوازیەکی نابێت ئەوانەی داهاتوش چونکە هەموو خواستی هەموو هاوڵاتی عێراقی هەریەکە ئاویش سەقامگیربوونی دۆخی عێراقا پێشکەشکردنی خزمەتگوزاریە بە هەموو عێراقیەکان بەڵام تاقیکردنەوەی ئەوەندە بەسەرمان تێپەڕیوە کە گەیشتوینەتە ئەو بڕوایەی کە هەمووان هەر تەقلیدی یەکتر دەکەنەوە واتە هەر هەمان ڕوخسارن دووبارە دەبنەوە پرۆژەکانی ژێرخان پرۆژەکانی جادەوبان پرۆژەکانی ئاو هیچ شتێک تا ئێستا لێی سەوز نەبووە ئەگەر بڵین بە ڕێژەی لە سەدایەکیشی لێ دەردەچووە ئەو پارێزگانە هەموویان بوونە تا قوربانی گەندەڵی هەروەها نەک پارێزگای بابل من باسی هەموو پارێزگاکانی عێراق دەکەم ئەو لە هەموو ناوچەکان نمونەی زەقی ئەوان هەیە ئەگەر هەموو شەقامێک هەموو گەڕەکێک تۆ وێنە بکەیت وێنەیان بگریت هەموو ئەو ڕاستیانەت بۆ دەردەکەون دەبینین لە زستانان کاتێک باران دێن کۆبوونەوەی ئەو ئاوە ئابێت تۆ گەڕەکێک بسوڕێیتەوە تا دەگەیتە ئەو شوێنەی کە مەبەستی تۆیە ناتوانانی بە ڕێگەی کورت کراوەدا بچیت ئەگەر نادەکەویە ناوقڕ و چەلپا و لیتا و هەموو ئەمانە کێشەم بەرۆکی هاوڵاتی عێراقی گرتۆ نەک لە بابل لە هەموو پارێزگاکانی زۆر سپاس دەکەم بەڕێز ئەرکان حەمدانی شارەزای سیاسی لە بابل ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سپاس.